دوای ئەوەی هەفتەی ڕابردوو چەند فراکسیۆنێکی پەرلەمانی کوردستان لەسەر داوای فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و بەناوی کاراکردنەوەی پەرلەمانەوە کۆبوونەوە بڕیارە سبەینێ دانیشتنێکی دیکەی پەرلەمان لەسەر داوای جێگرە و سکرتێری کاتی پەرلەمان بەڕێوە بچێت. باڕەی چاودێران کۆبوونەوەکەی سبەینەی پەرلەمان نایاساییە بەو پێی لەلایەن سکرتێری پەرلەمانەوە داوای ئەو دانیشتنە کراوە لە کاتێکدا سکرتێر لە دەنگدانێکی ئاشکرادا و بۆ تەنها یەک دانیشتن هەڵبژێردراوە و مافی ئەوەی نییە بەردەوام بێت لەو پۆستەدا بەتایبەت کە سکرتێری فەرمی پەرلەمان لە ژیاندایە و لە ناوخۆی هەرێمدا نیشتەجێیە واتە نەکۆچی دوایی کردووە و نەگەشتی دەرەوەی وڵات کە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمان تەنها لەو دوو حاڵەتەدا دەکرێت سکرتێر بگواردرێت. لالاکی ترەوە دانیشتەکە تەنها بۆ ڕازیکردنی ئەو فراکسیۆنانەیە کە لەسەر داوای پارتی وێژەتی بەشداری کاراکردنەوەی پەرلەمانیان کرد بامانجی دۆزینەوەی پاساوێک بۆ بەشداریکردنیان لەو دانیشتە واتە بۆ ئەوەی هاوڵاتیان نەڵێن بۆ شەریعەتدان با ڕیفراندۆمەکەی بارزانی ئەو چەند فراکسیۆنە کۆبوونەوە و ناویان ناکاراکردنەوەی پەرلەمان. ئەمەش لە کاتێکدایە کە بڕیار بوو کۆبوونەوەی پەرلەمان بۆ چاکردنی موچە بێت بەر لە ئەنجامدانی ڕیفراندۆم بەڵام لە تازەترین لێدوانی دانیە سیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم دەڵێت پێویست ناکات هیچ کەس وولانێک موزایدە بکات و هەر کاتێک داهاتمان زیادی کرد خۆمان موچە چاک دەکەین. بە مزایدە ناکرێت بە مزایدە لەسەر یەک و لە پەرلەمان و لە شوێنەکانی تر یەکەم جار دەبێت بەڕاستی حقائقی وەزعەکە بزانن ئەوەی کە لە بەردەستمانە مانگا جێگری سەرۆکی پەرلەمان و سەرۆکی سەرجەم فراکسیۆنەکانی پەرلەمان جگە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان لەگەڵ تیمێکی حکوومەت کۆبوونەوە بۆ تاوتوێکردنی پرسی چاکردنی موچە جگەلەوەی کۆبوونەوەکە هیچ دەرەنجامێکی نەبوو هاوکات مەترسی بە یاساییکردنی سیستمی نیوەموچەشی هێنایە ئاراوە ئەمەش لە کاتێکدایە دەبوو ئەو فراکسیۆنانە سەرۆک و جێگری حکوومەتیان بۆ لێپێچینەوە بانکێش بکردایە کە بێگەڕانەوە بۆ پەرلەمان سیستمی نیوەموچەیان با سەر موچە خۆراندا سەپاند.